حسێن عارف یەکێکە لە نووسەر و چیرۆک نووس و ئەدیبە گەورەکانی کورد کە خاوەنی چەندین چیرۆک و چەندین بابەتی ئەدەبی گرنگە لە ئێستادا ئەم نووسەرە لەلایەن یاخود یەکێک لە خەڵاتە گرنگەکان کە ئەو ساڵانەدا بەشەکرێت ئەوش خەڵاتی کارۆیە وەک ڕێزلێنانێک لە پای ئەو خزمەتە گەورەی کە ئەم نووسەرە بە میلەتی کورد و با بڵێن لەڕێی بەتایبەتی کۆمەڵە چیرۆکەکانی کە یەکێک لە کۆمەڵە چیرۆکە بەناوبانگەکانی کۆمەڵە چیرۆکی گەلە گورگە بڵاو کراوەتەوە لە پای ئەو خزمەتە گەورە خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشراوە. ئەمڕۆ 27 پێنج دیارە خەڵاتی پێنجەمی ساڵانەی چاپخانەی کارۆ ئەدرێ بە یەکێ لە ئەدیبەکان ئەوە بۆ ساڵی پێنجەم ئەم خەڵاتە بەردەوامە و چاپخانەی کارۆ گەرکێکی نیشتیمانی و ئەخلاقی و ئەدەبی خۆی ئەو کاراکە ساڵانەیەکێ لە ئەدیبە باشەکانی ئەمە پێشنیارەکە بۆی خەڵاتی ساڵانەی بدرێتێ. ئەم ساڵ خەڵاتەکە بە پێی هەڵسەنگاندنی لیژنەکە دراوە بە مامۆستا حسێن عارف کە یەکێکە لە ئەدیب و نوێخواز و چیرۆک نووسە گەورەکانی ئێمە. دیارە من وەکو لیژنەی ئامادەکار لە سەرتاوە لە ڕاوێژ لەگەڵ کاک عەتا بۆ بەڕێوەبردننی ئەم کارە ئاگداری تەواوی بەرنامەکەم و ئەمڕۆ لێرە ئێمە جگەلەوەی کە چەند وتەیەکمانە بێ لە مەراسیمەکەیە خەڵاتەکە درێ بە مامۆستا حسێن عارف کە خەڵاتەکە لەلایەن پەیکەرساز شوان کەمالەوە لە وڵاتی سوید لە مادەی برۆنز دروست کراوە و جگەلەوە من فیلمێکی دۆکۆمنتاریم لەسەر مامۆستا حسێن عارف بە بەشداری چەند نووسەر و چیرۆک نووسێکی کورد ئامادە کردووە و هەوڵەدەین ئەمڕۆ هەمومان پێکەوە لێرە ڕێز لە مامۆستا حسێن عارف بنین و پێی بڵێن سوپاس بۆ خزمەتە گەورەی کە بە درێژایی تەمەنێ بۆ چیرۆک و ئەدەبی و ڕۆشنبیری کوردی کرده وەگە بینن لە پشمنەوە نووسەر و ڕۆشنبیرێکی زۆر ئامادەن و چەپکە گوڵی ڕێز وەفا بۆ مامۆستا حسێن عارف هاتۆ لەدەین ئەمڕۆ بە هەمومان مامۆستا دڵخۆشکرد. زۆر گرنگە ڕێز لە هەموو داهێنەرێک بنرێ هەر میلەتی ڕێز لە داهێنەرەکانی خۆی نەنێو میلەتە ناتوانێت پێشکەوێ بە تایبەت گرنگی ئەم هەنگاوی چاپخانەی کارۆ لەوێدایە کە نووسەرەکە خۆی لە ژیانایە و بە چای خۆی ئەو ڕێز و پێزانینە بینێ کە میلەتەکەی لە دوای بەرهەمەکانیەوە لێ ئەنێن کامە زۆر گرنگان بۆ خۆیان بۆ نەوەکانی ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە من هیوادارم ئەمە بکرێ بە نەرید لە ڕاستیە نووسەر و ئەدیب و ڕۆشنبیرەکانی ئێمە تا لە ژیانان بە چای خۆیان ئەو ڕێزلێنانە ببینن.